مەرگ نزیکترە لە بەغدا. دوێنێ خێزانێکی کوردی 4 کەسی دانیشتووی هەولێر بۆ گەشت و سەیران سەفۆری بەغدا دەکەن، بەڵام پێش گەیشتنیان بە پایتەختی عێراق تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبن و سێ لە ئەندامانی خێزانەکە گیان لەدەست دەدەن. ڕووداوەکە ئەوەندە سەخت و تراژیدیە گوێ بەرگەی بیستنی ناگرێت و دڵ لەگەڵی دەتەزێت، چونکە دایک و باوک و کچێکی خێزانەکە ڕاستە و خۆ دوای ڕووداوەکە گیان لەدەست دەدەن و کوڕەکەیان کە ناوی هێدی حەسەنە بە شێوەیەکی دەرئاسا لە ڕووداوەکە بە برینداری ڕزگاری دەبێت و ئێستا لە نەخۆشخانە لە ژێر چاودێریدایە. بەپێی گوتەی شایەت حاڵەکان درنگانی شەوی هەینی ڕووداوەکە ڕوویداوە بە دیاریکراوی لە پێش دەواازەی گەیشتن بە بەغدا بووە. ئەمەش دوای ئەوەی شۆفێرەکە ویستویەتی بچێت بنزین لە ئۆتۆمبیلەکەی بکات، بەڵام خۆی لەگەڵ بارهەڵگرێکی چیمەنتۆدا بەیەکدا دەکێشێت و تووشی ئەم ڕووداوە دڵتەزێنە دەبێت. ولا كسكر مثلا مشكلة قال يعطي شو حادثة قبل أوان شنو اللي موجود ما بخير ولا كاري عند وسند والسلام. دوای ڕووداوەکە چەنگەنجێکی سلێمانی کە ئەو کاتە لە بەغدا بوون ڕووداوەکە دەویستن و خۆیان دەگەێنە نەخۆشخانە بۆ ئەوەی ئاگداری هێدی بریندار بن، چونکە لەو کاتەدا خێزانی حەسەنی سەرۆ خێزانەکە ئاگداری ئەو ڕووداوە نەبوون و هیچ زانیاریەکیان لەسەر ڕووداوەکە نەبووە تا دواتر هەواڵیان پێداون. چاوەڕوان دەکرێت ئەمڕۆیان سبەی تەرمەکانی ئەو خێزانە بهێندرێتەوە هەولێر و بە خاک بسپێردرێت.